تا دێت تۆڕە کۆمەڵایەتیەکان و هۆیەکانی پەیوەندیکردن فراوانتر دەبن لەگەڵەوەشدا هەندێک لەم کێشە و کەیسانە ژمارەیان زیادیان کردووە و چیرۆکی جۆرا و جۆر گوێبیست دەبین هۆکارەکەیان چییە چۆن چارەسەر دەکرێن دەمەوێت گفتوگۆیان بابەتە بکەم لەگەڵ بەڕێز فازل عومەر توێژەری کۆمەڵایەتی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە کاک فازل زۆر بەخێر بیت زۆر دەکرێت بڵێن ینی ئێستا کە ئەم تۆمەتباریان چاوەن بارانە دەستگیر دەکرێن ڕۆژانە زۆر گوێمان لێ دەبێت ژمارەیان زیادی کردووە هۆکارەکەی ئەوەیە کە کێشەکان زۆر زیادیان کردووە یان ئەوەیە کە خانمان یاوانی کە قوربانین و هەڕەشەیان لەسرە پەیوەندی دەکەن و خۆیان لەسەر کەیسەکانیان دێن بەجواب باڵێ جارێکتر سوپاس بۆ و دەرفەتە لە ڕاستیا کۆمەڵگەی بێکێشە لە دنیای وجودی نییە بەڵام ئەو کۆمەلگایانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەرەوەی بەرکەوتەی نوێن لەگەڵ دەرهاویشتەکانی تەکنەلۆجیایە و لە ڕاستیا موئەسسەسات و دامەزراوەی هۆشیارکردنەوە لە پەیوەند بەکارهێنانی ئەم ئامێرانە و دەرهاویشتەکانی تەکنەلۆجیا لەو ئاستەیانین بۆیە کۆمەلگا دووچاری بەریەکەوتن لەگەڵ کێشەکاندا دەبێتەوە بۆیە هەرێمی کوردستان وەکو یەکێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێبەش نییە لەوەی کە تەکنەلۆجیا هاتە ناو ژیانی بە بێبەرنامە و ئەویش بە بێبەرنامە پێشوازی لێکرد لەبەرەوە بە تەسەوری ئێمە ئەگەری هەڵکشانی ئەم کێشانە ڕۆژانە کە ڕوو لە زیادبوونە ئەبێتە حاڵەتێکی وارد و تەبیعی ئەبێتە هۆی چی کاک فازل چونکە بەڕاستی زۆر جارم کێشانە پەیوەندیان بە کەسایەتی کەسێکەوە هەیە بە خانەوادەی کەسێکەوە یان لە کوردەواریە کە دەڵێن پەیوەندی بە شەرەفی کەسەکەەوە هەیە ئەمە بۆتە هۆیەوەی کە حاڵەتەکانی خۆکوشتن زیاد بکات یان نەخۆشی دەرونی زیاد بکات چی زیاد کردووە بەڵێ بە تاکید ئەگەر بەتەنها باز لە با بڵین بەرکەوتنی مرۆڤ بە تەکنەلۆجیا و بەکارهێنانی بکەین ڕەنگە کاریگەریەکانی لەسەر مرۆڤ بە شێوەیەک بەجێبێڵێ کە بە ئاسانی نایبینین بۆ نمونە دەوترێت کە لە جیهانە 3 ملیارد کەس لە کۆی دانیشتوانی جیهان ڕۆژانە لایەنی کەم 2 سەعات بۆ زیاتر مامەڵە لەگەڵ با بڵین دەرهاویشتەکانی تەکنەلۆجیایەکەن ئەمە بەبێ ئەوەی خۆیان پێی بزانن کاریگەری لەسەر لایەنی تەندروستی و دەرونی تاکەکان بەجێ ئەهێڵێ بەڵام لە ئەوانە زیاتر ئەوەیە کە پەنابردن بۆ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و دەرهاویشتەکانی تەکنەلۆجیا بەڵێ ئەمە سەر ئێشە بۆ کۆمەلگا دروست دەکات تا ئاستی داڕمانی کۆمەڵایەتی کە ئێمە دەزانین کاتێک کەسێک دەبێتە قوربانی لە کەیسێکی لەم جۆرەیە خانەوادەیەکی زۆر گەورە تووشی گرفتاریە بن کە بەشێکی گرنگن لە کۆمەڵگا بۆیە باشە کاک فازل چەند گرنگە کە خانەوادەکان خێزانەکان هاوکاری قوربانیەکان بکەن بۆ ئەم چارەسەرکردنی ئەم جۆرە کێشانە بۆ نموناگەر باسی ئەو بکەین ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان هێڵی ئارامی داناوە لە پارێزگای هەولێر بۆ ئەو حاڵەتانە کە من تووشی کێشەیەک بم پەیوەندیەکەم و لەلایەن پۆلیس و لایەنە پەیوەندیدارەکانەوە بە دوواداچوو نەکرێت چەند گرنگە کە خێزانیش لەگەڵەمە هاوکار بە تاکید پێشەوەی باسی ڕۆڵی خێزان کەین کە ڕۆڵێکی بنەمایی هەیە لەبەرەوەی خێزان بچووکترین و با بڵێن گرنگترینە بچووکترینە بەڵام گرنگترین دامەزراوەی کۆمەڵایەتیە لە پەیوەند بە ژیانی تاکەکان ئەبێ باسی ئەوە بکەین کە ئێمە لە هەرێمێکین لایەنی کەم یاسایەکمان هەیە وەکو لە راپۆرتەکەتان هاتووە لە یاسای ژمارە 6 لە ساڵی 2008 دانراوە بە شێوەیەکی با بڵێن جددی مامەڵە لەگەڵ ئەو کەسانەکە لە پاڵ ئەم یاسایە پێشەوەی باسی ڕۆڵی خێزانکەین ئەبێ ڕۆڵی دامەزراوەکانی تری ناو کۆمەڵگا هەڵبسەنگێنین و بیان خێنە بەردەم بەرپرسیارەتی بۆ ئەوەی تووشی دەکرێت بڵێن پەروەردە بەڵێ دەکرێت بڵێن پەروەردە بە دەرەجەی یەکەم چونکە لە ڕاستیا ئێمە لە با بڵێن لە تابلۆی گەورەی وەزارەتێکمان نووسیوە پەروەردە و فێرکردن پەروەردە غیابێکی قوڵی هەیە ئێستا فێرکردنمان هەیە و فێرکردنەکەشمان لەو مستەوایە نییە کە لە ئاسی تمۆحا بێ بۆیە پەروەردە ڕۆڵی کاریگەر و گرنگ ئەجێڕێ بە تایبەتی لە موئەسسە و دامەزراوەیەکی ڕەسمی پێش با بڵێن ناڵم پێش خێزان بەڵکو لە نێوان خێزان و کۆمەڵگادا ئەم موئەسسە ئەم دامەزراوەی ڕۆڵی گرنگی هەیە میدیا دامەزراوەیەکی گرنگ و هەستیارە لە مەسەلەی بڵاوکردنەوەی هۆشیاری ئێمە کۆمەڵگایەکی موسڵمانین لەوانەیە بڵێم مینبەرەکانی مزگەوت و مامۆستایانی ئاین و ئەم بانخوازانەی کە ئێستا بەداخەوە
فۆکسیان لەسەر هەندێک بابەتی مەحدودە ئەگەر بپەڕێنەوە بۆ ئەم بابەتانە تەحریمی بکەن بە دڵنیایی و کاریگەری باشێ بێ و بە هاوکاری خێزانەکانی شەکە. خێزان لە کۆمەڵگایە لە ڕاستیە ئەمڕۆ وەکو سەردەمانی پێشوو ئەو ڕۆڵەی نەماوە. بە قەناعەتی من وەکو کۆمەڵناسێک دەتوانم بڵێم خێزان لە ڕابردووی ئێمەیە ڕۆڵی گرنگی هەبوو لە پرۆسەی بنیادنان و پەروەردە و پێگەاندن. ئێستا ئەم ڕۆڵە بەڕاستی لە خێزان سێنراوەتەوە. بە قەناعەتی من ئەمڕۆ ئەوەی کە تاک تەحریکەکە ئەیجوڵێنێ و ئاراستەیەەکە بەجددی کۆمەلگایەکە لە دەرەوەی کۆمەلگا حەقیقیەکەی خۆی کە ئەویش ئەتوانی پێی بڵین کۆمەلگای سۆشیال میدیا. ئەوەی کە ئێستا ئەیبینین تۆ لە ناو جیهانێکی گەورەترایی بەڵام لە شارێکی بچووکە ئاژی. بۆیە بە قەناعەتی من ڕۆڵی خێزان ڕۆڵێکی بنیادنەر و کاریگەرە، بەڵام خێزان لەبەرەوەی ئەو دەورەی نەماوە موسەساتی تر جێگەی گرتوۆتەوە پێویستە بیر لەوە بکەینەوە چۆن ڕۆڵی ئێستەی کەمی خێزان لەگەڵ کۆی موسەسەکان بەیەکەوە بەستینەوە بۆی کەمترین تووشی قوربانی ببین. بە تەسەوری من ئێمە نابێ مامەڵا من یا زۆرن کاک فازل لە حەقیقەتە ئەگەر یەک قوربانیش بێ زۆرە لەبەر ئەوە تەکنەلۆجیا بۆەوە هاتووە خزمەتی بەشەریەت کە ڕاستە لە دنیاە خەڵک با بڵێن بە بۆنەی تەکنەلۆجیا و تووشی کێشە بووە، بەڵام کۆمەڵگەی تەندروست ئەوەیە کە لایەنە باشەکانی دەرهاویشتەکانی تەکنەلۆجیا سوود لێوەرەگرێ بۆ بەرەو پێشچوون و گەشە و پێشکەوتنی نەک چاوەڕێ بێ عەدەدی قوربانیەکان بژمێرێ کە بە بڕوای من ئێمە نابێ بیر لەوە بکەینەوە قوربانیمان هەیە چۆن مامەڵەی لەگەڵکەین ئەبێ نەهێڵین قوربانیمان هەبێ کە قوربانیمان هەبوو ئەوە بابەتێکی ترە و بە بڕوای منی بەڵام ئێستا ئێمە لەو قۆناغەداین کە قوربانیمان هەیە کاک فازل دەبێت ڕاستیەکە بڵین ئێستا قوربانیمان هەیە و ژمارەیەکی زۆریش قوربانیمان هەیە چارەسەر چییە بۆ ئێستا؟ لە هەموو دنیاە قوربانی مامەڵەیەکی نەرمتری لەگەڵا ئەکرێ لە بەراورد بە تاوانبار. ئێستا ئەم گەنجەی کە ئەم تاوانی ئەنجاماوە ئەمە بەپێی یاسا قابلی سزایە و قابلی ئەوەیە بکرێتە نمونەیەک بۆ ئەوەی خەڵکی تر عیبرەتی لێوەرگرێ، بەڵام کچێکی گەنج کە لە ڕێگەی ئەمەوە کەوتۆتە ناو واقعێکی لەم شێوەیەوە بە قەناعەتی من پێویستە نەک خێزان کۆمەڵگا بە گشتی هاوکاری بێ و بە بڕوای من پێویستە کەناڵەکانی زیاتر بڵاوکردنەوەی هۆشیاری لە پەیوەند بەم بابەتە زیاد بکەین کە ئێستا غیابێکی قوڵی هەیە. ئێمە کۆمەڵێک چەقۆمان ناوەتە دەست بناڵێ پێڵین خۆ نەبڕی بە دڵنیایەوە خۆیە بڕێ. لەبەر ئەوە پێویستمان بەوەیە لەگەڵ یاسایە کەناڵەکانی پەروەردە و پێگەاندن کە بەڕاستی ناوەندەکانی خوێندن ئێستا خاڵین لەو بابەتە ئیحتیمامی زیاتری پێبین ئەگەر نا بەڕاستی ڕۆژانە ئێمە شاید حاڵی هەڵکشانی ژمارەی قوربانیەکانە بین و لەو نێوانەشە ئەوەی بۆمانەمێنێتەوە خەفەتە. بۆ نمونە ئێستا ینی منداڵ لە تەمەنێکی بچووکەوە بێ جیاوازی زۆرێک لە خێزانەکان مۆبایل ئایپاد تابلێتێنە دەستی منداڵەکانیان ئەم منداڵانە لە قوتابخانەن دەکرێت لە قوتابخانە چۆن هۆشیاریان پێ بدرێت هۆشداریان پێ بدرێت لەوەی کە ئەم ئامێرە خراپ بەکار نەهێنێ. بەتەئکید ئەگەر بێت و ئێمە چۆن دەرسەکانی خوێندنماندا بەش کردووە تەنانەت هونەر و وەرزشیشی تایە قەیچێکە با ئێمە دەرزێکمان هەبێ پەیوەند بێ بە پەروەردە بە دڵنیاییەوە منداڵ لە ناوەندەکانی خوێندنە ئەو قسانەی بۆی ئەکرێ وەکو نەزوەری ئەگرێ. جاری وا هەیە تۆ قسەیەکەکەڵێ باوکە قسەی تۆ ڕازنێ دایکە قسەی تۆ ڕازنێ بەڵکو مامۆستا وای وت لەبەرەوە قسەی مامۆستاستانە دەبەداخەوە ئێمە کۆمەڵگەیەکین با بڵێن تینون بە پرسی پەروەردە و لە ئێستا پەروەردەکەمان پەروەردەیەکی عەشواییە واتە خۆمان هەڵاوەتە ناو دەریایەکەوە بەبێ ئەوەی مە لە بزانین. بە قەناعەتی من ئەوە لەسەر وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان و کۆی موسەسەکانی تری ناو کۆمەڵگەی بیر لەوە بکەینەوە کە ئێمە لە ڕاستیدا پرسی پەروەردە بکەینە ئەولەویەت ئەگەر نا بەڕاستی ئەم بابەتە هەڵەشێکی کۆمەڵایەتی دۆخەکە دەبینن ئەگەر بەم شێوەی ئێستا بەردەوام بێت چاوەڕێ چیەکەن پێشبینی چیەکەن؟ وەڵاوەکو وتم چاوەڕێوەکرێ ڕۆژانە چیرۆکی خەمناک ببیستین و چاوەڕێوەکرێ شپرزەیەکی کۆمەڵایەتی دروست ببێ خێزانەکان تووشی ترس و نیگەرانی ببن زیاتر بچنەوە ناو خۆیان کەمتر بڕوان بەکرانەوە هەبێ و پێیان وایە پێیان وا ئەبێت ئەو کاتە کە کرانەوە زەرێکی گەورەیە کە لە کاتێکا کۆمەڵگای کوردی کۆمەڵگەیەکە هەوڵ بۆ کرانەوە ئەدا. بۆی بە قەناعەتی من
ئەم بابەتانە ترس و دڵە ڕاوکێ بە ئەندازەیەک زیادەکە گومان زیادەکە بە نەتیجە شیرازی کۆمەڵایەتی تێگەچێت. زۆر سپاس دەکەم، سپاس بە ڕوونکردنەوەکانت سپاس بۆ بەڕێز فازل عومەر توێژەری کۆمەڵایەتی. زۆر سپاس بووە.